دووەمین شەپۆلی گەرما لە ماوەی کەمتر لە مانگێکدا ئیسپانیای گرتەوە. شەپۆلەکە بە شێوەیەکە زیاتر لە 40 ساڵە گەرمای لەو جۆرە خەڵکی ئەو وڵاتەی بێزار نەکردووە. لە مەدریدی پایتەخت هاوڵاتیان دەچنە دەریاچە و پارکەکان و لەژێر سێبەری درەختەکان دەمێننەوە، بەڵام پلەکانی گەرما ئەوەندە بەرزە هیچ شتێک دادیان نادات. هاتووم بۆم دەریاچەیە و بۆم پارکە، بڕێکی زۆریش ئەو دەخۆمەوە، هەر دەتوانم ئەمانە بکەم. دانیشتوویەکی تری مەدرید دەڵێ گەرما خەوی لێ تێکداون و لە شەودا 50 جار بەخەبەر دێت، بەهۆی گرانیشەوە ناتوانن ئیش بە ئامێرەکانی فێنکەرەوە بکەن. کەش و هاوا زۆر ناخۆشە، شەوی ڕابردوو زۆر گەرم بوو. 50 جار خەبەرم بۆتەوە لە خەو هەستاوم. ناشتوانین ئامێری فێنکەرەوە هەڵ بکەین، چونکە زۆر گرانە بێ لەسەر ئێمە. هەوای پانکەش گەرمە و هیچ سوودێکی نییە. کایتانۆ تۆڕیس ڕێخەری زانیاریەکان لە ئاژانسی کەژناسی ئیسپانیا دەڵێت باشووری خۆرئاوا و خۆرئاوای وڵاتەکە زۆرترین کاریگەری گەرمایان لەسەرە و پێشبینی دەکرێت پلەکانی گەرما لەو ناوچانە بگاتە سەر و 40 پلەی سیلیزی. ئەم شەپۆلە گەرمایە کاریگەری گەورەی دەبێت، چونکە هەواکە زۆر وشکە و پلەکان بەرزن، ئەوەش دارستانەکان وشک دەکاتەوە و هۆکارە بۆ تەشەنەسەندی ئاگری دارستانەکان. لە دارستانەکانی سنووری ئیسپانیا و پورتوگالیش ئاگر کەوتۆتەوە و یەکەی فریاگوزاری سەربازپای ئیسپانیا نزیکەی 300 سەربازی بۆ هاوکاریکردنی تیمی ئاگرکوژێنەوە ڕەوانە کردووە. لێپرسراوانی یەکێتی ئەوروپاش ڕایانگەیاندووە گۆڕانکاریەکانی کەژوهەوا لە پشتهاوێنی وشک و گەرمی ئەمساڵی کیشوەری ئەوروپاوەیە. داواشیان لە لێپرسراوان کرد ئامادە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان.